سەبارەت بە باڵەخانەی و قوتابخانانەی کە پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە، معنی ئەوەی چەندین ساڵە دروست کراون کۆن بوونە، مەترسی ڕوخانیان لێ دەکرێت. لەسەر ئەم پرسە گفتوگۆ لەگەڵ بەڕێز زێوەر سابیر بەڕێوەبەری گشتی بیناسازی لە وەزارەتی پەروەردەکەین کە بەڕێزیان لە نێو ستودیۆی ناوەندی کوردستان 24 لای ئێمەیە. بەڕێز زێوەر بەخێر بێیت. چەند باڵەخانەی قوتابخانەکان پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە و هەوڵەکان چین بۆ ئەم نۆژەنکردنەوەیە؟ زۆر سپاس. ئێمە ئاگادارین نزیکەی 10 قوتابخانە مەترسی ڕوخانیان لەسرە لە ئیدارەی گەرمیان، بەڵام ئەم قوتابخانە مەترسیەکان جۆرا و جورن، یعنی 4 قوتابخانە هەن، 2 لە قەزای کەلار، 2 لە کفری، ئەوانە پێویستیان بە ڕوخاندنە و دووبارە دروستکردن سەر لە نوێ. ئێمە لە هەوڵداین و جەنابی وەزیری پەروەردەش دکتۆر ئاڵان لەسەر خەتە هەوڵداین بۆ دابینکردنی بودجێکی تایبەت بۆ ئەو قوتابخانانە کە مەترسی ڕوخان لەسرە و ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران وەربگرین بۆ چارەسەرکردنی ئەو کێشە. بەڵام 6 قوتابخانەی تر ئەوی کە لە ضمنی ئەو 10 قوتابخانەن، ئەوانە مەترسی ڕوخانیان کەمترە، پێویستیان بە چارەسەرێکی بەپەلەیە نووسراو کراوە لە ئیدارەی گەرمیان و بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی گەرمیان کە دەرخستە بۆمان بەرز بکەنەوە بۆ وەزارەتی پەروەردە بەڕێوەبەرەتی گشتی بیناسازی و دیراسەتی ئەو دەرخستانە دەکەین و دیسان بودجەکیان لەبەردەستە و بزانم ملیار دینارە. ئەو ملیارە تەرخان دەکرێت بۆ چارەسەرکردنی تەواوی ئەو قوتابخانەکان کە مەترسی ڕوخانیان لەسرە، بەڵام کەمترە و ئەکرێتن چارەسەر بکرێتن و قوتابی دەتوانێت دیسان داوام تێدا بکرێتن. شتێکی تر هەیە دەمەوێت ئاماژە پێ بدەم، ئەویش کە لە راپۆرتەکە بیستم کە 7 قوتابخانە پێویستیان بە نوێژەکردنەوە هەیە، بەڵێ ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران وەرگیراوە. پێشی هەفتەیەک سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسەوە ڕەزامەندی درا لەسەر بودجەی نوێژەکردنەوەی قوتابخانەکان لە سەرانسەری کوردستان بە کۆژمەی 42 ملیار و نزیکەی 42 ملیار و 500 ملیۆن دینار، بەشی ئیدارەی گەرمیان نزیکەی 2 ملیار و 700 ملیۆن دینارە لە گەل ئەو دروستکردنی تەواوکردنی 2 قوتابخانە هەیە کە دویانیان لە ناوچە جیاجیەکانن، لەگەل قوتابخانەك هەژدە پولیە دیسان لە قەزای کفری، لەگەل 7 قوتابخانە نوێژە دەکرێنەوە کە 50 قوتابخانە لە قەزای کەلارە و 20 قوتابخانەش لە قەزای کفریە، لەگەلیان لە ضمنی ئەو 20 قوتابخانە لە قەزای کفری 4 قوتابخانە لە قەزای خانەقین دەگرێت. ئەوانە هەمووی هەر لە گەرمیانە ئەی لە تەواوی هەرێمی کوردستان؟ لە تەواوی هەرێمی کوردستان دیسان ئەو بودجەیە سودمەند دەبێت هەموو پارێزگەکان لەو بودجەیە داباش کراوە لەسەر هەموو پارێزگەکانی هەرێمی کوردستان. دوای کە ڕێکارەکانی دارایی کە تەواو دەبن، ئەو قوتابخانە بەڵێندەرەکان دەست بە کارەکانی خۆیان دەکەن. ئێمە بە هیوای ئەوەین کە دوای ئەو بودجەیە بکەوتە بواری جێبەجێکردن، نزیکەی 13 قوتابخانە سەر لە نوێ دروست دەکرێنەوە و 6 قوتابخانەش تەواو دەکرێن، ئەوەی کە پێشووتر بەهۆی قەیرانی دارایی و شەڕی داعشەوە ڕاوستابن ئەوەش تەواو دەکرێن، یعنی کوی 73 قوتابخانە تەواو دەبن و نزیکەی تقریبا 80 تا 83 هزار قوتابی سودمەند دەبن لەو باڵەخانە کە دوای تەواو دەبن و دەکەونە باری جێبەجێکردن. باشە، ینی ئەم نۆژەنکردنەوەی ئەم قوتابخانانە هەمووی ئەگەر چاوەڕێ بکرێت تاوەکەوەی کە بڕیار لەسەر دەدرێت لەسەر میزانی کە هەیە یان دەکەوێتە باری جێبەجێکردنەوە، مدە یان کاتی چەند دەوێت؟ چونکە ئێستەوە گەیشتنەوە نێو پرۆسەی خوێندن، ینی نۆژەنکردنەوەکە دەکەوێتە نێو پرۆسەی خوێندن یاخود دوای پرۆسەی خوێندن دەبێت؟ حتمما ئەوە ئێستا ڕێکاری دارایی پێویستە، قوتابخانەکانیش دەست بەدەوام دەکەنەوە، بەڵام لێرە کێشەکە چییە؟ ئەو نوێژەکردنەوەی ئەو قوتابخانەکان ئەکرێتن دوای کە حتا کە داوامی دەست پێکرا ئەکرێتن با بڵێن دوای دەوام کارەکان بکرێتن ئەوانەی کە نوێژەن دەکرێنەوە، بۆ قوتابیان دروست ناکات بەتایبەتی لە وەرزی سەرما و زستاناندا. ئەوە هەوڵداین کە دوای مەسەلەن با بڵێن کە دەوام تەواو ببیتن، دوای ئەگە داوامەکە قوتابخانەکە داوامی یەک داوامی ئەکرێت، داوامی دووەم نوێژەکردنەوەی ئەکرێتن بکرێتن، بەڵام ئەوەی کە من دەڵێم بۆ تەواوکردنی قوتابخانەکان ئەو تەواوکردن ئەوانە کە باڵەخانەکان چۆڵن ئیستا، یعنی قوتابی تێدانین زۆربیان ئەوانە، یعنی کە من ئیشارەتم بەو 73 قوتابخانەدان ئەوانە قوتابی تێدانین. نوێژەکردنەوە کاری ئاسانە، زۆر زەحمەت نییە و لە ئەکرێتن بکرێتن لەگەڵ کاتی داوامیش، بەڵام بە کاتی جیاواز. باشە،
بەڕێز زێوەرسابی بەڕێوبەری گشتی بیناسازی لە وەزارەتی پەروەردە زۆر سپاس بە بەڕێستان ماندوومان کردی. سپاس دەکەم مەمنون.